کە دەوترێت جەنگ ماڵوێرانی بەدوادادێت ئەمەیە کە تا دێت ژمارەی کوژراوان بەهۆی ئەم شەڕەوە هەڵدەکشێت و هەزاران کەس لە وڵاتە جیاوازەکان کە بەر شەڕەکە کەوتون کوژراون. بەداخەوە هەرێمی کوردستانیش کە بەشێک نییە لەم شەڕە لە چاو وڵاتانی خەلیج و تەنانەت ئیسرائیلیش کە لایەنێکی سەرەکی شەڕەکەیە زۆرترین گیان بەخشینی داوە. من بە ژمارە لە سەرەتای شەڕەکەەوە تا ئێستا پێتان دەڵێم ژمارەی کوژراوان چەند بووە بە کۆی ئەو وڵاتانەی کە پێوە بوون لە شەڕەکەدا. کۆی گشتی کوژراوان لە 28 شوباتەوە کە ڕۆژی دەستپێکردنی شەڕەکە بوو تاوەکو ئێستا زیاتر لە 3530 کوژراو بووە. لە ناو ئەو ژمارەیەش 1598 هاوڵاتی ئاسایی بوون کە لە وڵاتانە کراونەتە ئامانج و کوژراون. هەوڵەدەم بێمە سەر ئەو وڵاتانەی لایەنی سەرەکی شەڕەکە بوون: ئێران، ئیسرائیل، ئەمریکا. بە ژمارە پێتان بڵێم تاوەکو ئێستا چەندیان لێ کوژراوە. لە ئێرانەوە دەست پێ یەکەم. تاوەکو ئێستا 1900 کوژراو هەیە و 20,000 برینداریش هەیە لە ئێراندا. حتمما ئەم ژمارانەی کە من پێتان دەڵێم ڕەنگە ئانووساتی نەبێ و ئەمە تام کاتەیە کە من قسەتان بۆکەم لە ماوەیەکی نزیکی داهاتووە زیاد بکەن لەبەرەوە شەڕەکە بەردەوامە و بردومانکردنی یەکتری لەلایەن وڵاتانەوە بەردەوامی هەیە. ئیسرائیل 19 کوژراوی هەیە کە ئەمە لە چاو ئێرانە ژمارەیەکی یەجگار کەمە. لەلایەکی ترەوە ئەمریکا کە ژمارەکەی هەر زۆر کەمە لەوەی کە لایەنی سەرەکی بەشداری شەڕەکەیە 13 کوژراوی هەیە. ئەمە ئەو وڵاتانن کە یعنی پیاکدا هەڵگژاون و ئەو لایەنی سەرەکی شەڕەکەن. ئەگەر بینە سەر وڵاتێکی وەکو لوبنان کە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حزبوڵڵای لوبنانی بۆ سەر و ناوچانەی کە بە ئامانجگیراون بەردەوامی هەیە تاوەکو ئێستا. لە لوبنانیش ژمارەیەکی زۆر کوژراوەیە 1461 کەس تاوەکو ئێستا کوژراوە. لە ناو ئەوانەدا 124 منداڵ بوونی هەیە کە ئەمە کوژراوەکانی لوبنانە وەکوتم تاوەکو ئێستاش هێرشەکان بۆ سەر لوبنان و ئەو شەڕەی کە لە بەتایبەت باشووری لوبنان هەیە بەردەوامی هەیە. لە ناو شەڕەکەدا وڵاتانی خەلیجیش بە حەجمی خۆیان بەهۆی موشەکی و درۆنی ئێرانەوە کوژراویان هەیە. کویت تاوەکو ئێستا وڵاتی کویت 7 کوژراوی هەیە. ئیمارات تاوەکو ئێستا 12 کوژراوی هەیە. سعودیە تاوەکو ئێستا 2 کوژراوی هەیە. لەلایەکی تر بەحرەین 3 کوژراوی هەیە. عومان 3 کوژراوی هەیە. قەتەر 7 کوژراوی هەیە کە ئەمە هەر لە سەرەتای شەڕەکەەوە وڵاتانی خەلیج بوون بە ئامانجێکی وڵاتی ئێران کە موشک و درۆنیان ئاراستە بکە. بەڵام ژمارەی کوژراوەکان لە چاو ئەو هێرشانێکی کراوەتە سەریان هێشتا هەر کەمە. ئەگەر بینە سەر عێراق و هەرێمی کوردستان، ئەمەش هەر لە سەرەتایی شەڕەکەوە یعنی بە ئامانج گیراوە. لە عێراق تاوەکو ئێستا 109 کەس کوژراون. بەڵام ئەوەی کە سەیرە لە هەرێمی کوردستان 17 کەس شەهید بوون. بەداخەوە ئەگەر سەیری و ئامارانە بکەن من بۆتانم خوێند بێتەوە وڵاتانی خەلیج یعنی بە نیوەی هەرێمی کوردستان لە ڕووی زەرەری گیانیەوە زەرەریان پێ نەگەیشتووە و تەنانەت ئیسرائیلیش کە لایەنێکی سەرەکی شەڕەکەیە یعنی بەپێ و حەجمە خۆی شەڕەکەی کردووە خۆی شەڕەکە دەکات. ئیسرائیل 19 کوژراوەیە کە 10 کەسیان سەربازن. بەڵام هەرێمی کوردستان کە هیچ پەیوەندی بە شەڕەکەەوە نییە هەر لە سەرەتاشەوە ڕایگەیاندووە کە لایەنی شەڕەکە نیە و لایەنگری کەس ناکات. بەداخەوە لەلایەن درۆن و موشکی ئێرانەوە دەکرێتە ئامانج. ئامارەکانیش لە هەڵکشاندایە و ئەوە تا 17 کەس تاوەکو ئێستا شەهید بوون کە ئەمانە پێشمەرگیان تێدایە و هاوڵاتی سڤیلیشیان تێدایە کە دوایین قوربانی و شەهید ئەو دوو هاوسەرە بوون کە لە ناحەی دارە شەکرانی سەر بە هەولێر دوێنێ شەو درۆن بەرماڵەکەیان کەوت و گیانیان بەخشی. بە هیوای ئەوەین کە ئەم ئامارانەی بە تایبەت ئەوەی کە لە کوردستانەوە و ئاماژەم پێکرد هیچ ڕوو لە هەڵکشان نەکا دۆخەکە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوی ئارام بێتەوە و گیانی هەموو لایەک پارێزراوە.